بەڵێ بەڕێزانم ڕۆ لە ناوینی ڕۆژدا و لە سەرەتای ناویندا گفتوگۆ دەکەم سەبارەت با دۆخی عراق لە ئێسادا و دۆخە چەقبەستوێ سیاسی کە عراقی تێدایە و هەروەها دوای چەند پێشنیارێک دەست لە کارکێشانەوەی گەورەترین کوتلەی پەرلەمانی ڕەوتی سەدر لە ئێسادا چارەسەر بۆ ئەم بارودۆخی کە لە ئێسادا لە عراقدا و ئەو دۆخی لە ئێسادا لە پەرلەمان جێگرەوەی ڕەوتی سەدر کێ دەبێت؟ ئایا جێگرەوەی ڕەوتی سەدر دەتوانێت گرفتەکان چارەسەرکان دەتوانن حکومەتی نوێی عراقی پێک بهێنرێت؟ من گفتوگۆی زیاتر دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر فەرات علادین سەرۆکی ئەنجومەنی ڕاوێژکارانی عراق لەگەڵمان دەبێت لە ناوینی ڕۆژ. دکتۆر سپاس بۆ بەشداریکردن لە ناوینی ڕۆژ لەگەڵمانیت. دەمەوێت سەرنجت بزانم ئایا چارەسەر بۆ ئەم دۆخی ئێستای عراق تێکەوتووە چی دەبێت؟ سڵاو چارەسەر شتێک نییە ناوی چارەسەربی بە معنای کەلیمە، بەڵام هەنگاوی داهاتوو دەتوانین بڵین ئەوەیە کە چوارچەوەی هەماهەنگی ئێستا لە هەوڵدان بۆ ئەوەی پەرلەمانتارەکانی کە جێگرەوەی 73 پەرلەمانتاری سەدرینە کە ئیستقالەیان کرد بێنە سەرکار. بۆ بابەتەش تا ئێستا یەکلا نەبووتەوە ئایا بە جەلسەیەکی ئیستیسنایی کە وەک لە راپۆرتەکەتان باسنان کرد 50 واژۆ کۆکراوەتەوە یاوە خود لە جەلسەیەکی ئەتیادی دوای تەواوبوونی پشووی پەرلەمان کە ئەم کارە ئەنجام بدرێ. هێشتا ئەو مفاوەزاتە تەواو بۆ نەگەیشتونەتە نەتیجە. زۆر باشە. کەواتە لە ئێسادا ئەو پەرلەمانتارانەی کە باز دەکرێت و دەبن بە جێگرەوەی ڕەوتی سەدر لە پەرلەمان پێ دوایە گرفتەکان بگات ببن بەس ئەوان بتوانن ئەم دۆخە کۆتایی پێبێنن؟ هەموو ئتیجاهەکان بۆ دەڕوا کە ئەو پەرلەمانتار 73 پەرلەمانتارە زۆربەی هەرە زۆریان بەرەو ڕەوتی بەرەو هەماهەنگی چوارچەوەی هەماهەنگی دەڕۆن. بۆیە ئەو گرێ کۆرەی 220 کەسەکە ڕەنگە زۆر ئاسانتر دەکرێتەوە لەبەر ئەوەی کۆکردنەوەی 110 پەرلەمانتار بۆ ئەوەی جەلسەی هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆمار ڕەنگە زەحمەت بیکۆ ببنەوە، بە تایبەتی ئەگەر کە هەموو قسەکانەوەیە کە چوارچەوەی هەماهەنگی اتفاقی کردیە لەگەر سونەکان و لەگەر تەحالوفی سیادا ئەو کات ئەو بەرهەڵستیە نامینێ و پرۆسەکە بڕێوە دەچی. ڕەنگە گرێکۆرەکە ئێستا زیاتر یاوە خود ئەگەر هەر تاخیرێک ببی لەسەر بابەتی هەڵبژاردننی کاندیدی سەرۆک وەزیرانە کە لایەنە شیعەکان پێک بێنەوەی کە چێ ئەو کارە بەڕێوە ببە. زۆر باشە. دکتۆر فەرهاد لە ئێسادا چوارچێوەی هەماهەنگی دەتوانێت 220 پەرلەمانتار کۆبکاتەوە بۆ هەڵبژاردننی هەم دەنگدان بە پۆستی سەرۆک کۆمار، هەم کۆبوونەوەی پەرلەمان، هەم کۆتایی بەم دۆخە چەقبەستوە سیاسی ئێستای عراقی تێکەوتووە بە تایبەت بهێنێت؟ هەمووی تیجاهەکان بەوە دەچی کە هەموو لایەنە سیاسیەکان دانەوێ بەشدار بن. ئەوانەی کە ئیعلانی مقاتعەیان کردیە نییە تا ئێستا کەس نەیگوتووە کە بەشداری ناکەم ئیلا ڕەوتی سەدر نەبی کە ئەوانیش چوونە دەرو 73 کەسی تر لەو لایەنانەی کە پێشتر ئیعلانیان کرد کە بەشداری کۆبوونەوەی هەڵبژاردننی سەرۆک کۆمار دەکەن کەسیان نەیانگوتووە مقاتعی دەکەین. تەنانەت پارتی دیموکرات و تەحالوفی سیادە کە لە بەری ئەو بەری بوون نەیانگوتووە کە ئێمە بەشداری ناکەین، بەڵکو دەڵێن ئێمە گفتوگۆ دەکەین. ئیتر بۆیە هەموو ئاراستەکان بەوەی تیجاها دەڕوا کە 220 بەلکو 230 و 240 ڕەنگە کۆ ببتەوە بۆی ئەو هەڵبژاردننی سەرۆک کۆمار یەکلا ببتەوە کەوی یەکلا بۆی تر باقیەکەی تر دەفتە کارێکی ئاسایی و بەڕێوە دەڕوا. زۆر باشە. ئایا لە ئێستادا هیچ پێشنیارێک کراوە بۆ ڕەوتی سەدر؟ ئەوان هیچ ئەگەرێک هەیە جارێکی تر بگەڕێنەوە پەرلەمان و دانیشتەکان ئەنجام بدرێتەوە و کۆتایی بەم بارودۆخە بێت، یاخود ئەمەی کە لە ئێستادا دەست لە کارکێشانەوەکان کۆتایی ئەو دۆخەی کە ئێستا کوتلەی سەدر چەند پێشنیارێکی کرد و نەگەیشتن بە ئەنجام؟ ئەوەی کە ئێمە بزانین سەید موقتەدا خۆی یەکلا کردوتەوە کە نایە بەشداربی، تەنانەت وەکو باسی دەکەن تەلەفۆنەکانیشی داخستیە و ئامادەش نییە لەگەر هیچ لایەنێک گفتوگۆ بکە. بۆیە لەو وەختە هیچ چاوەڕوان کراویەک نییە لەوەی کە پەشێمان ببنەوە. ناتوانین 100% برین کە پەشەمان نابنەوە، ڕەنگە احتیمالێکی زۆر زۆر کەم، بەڵام ئەگەر بێت و ئەو پەشەمان بوونەوە ببی ئەوە باجەکەی زۆر گەورەترە، چونکە بە شێوەیەکی نێگەتیڤ دەکەوێت لەسەریان و ڕەنگە ئەعلامیان زۆر زۆر باجەکەی گەورە دەبی و هیچ شتێکیش لە ئارادانیە تا ئێستا ئیتیجاهەکان لەوەدانین کە بڵێن پەشەمان دەبنەوە. خۆی یەکلا کردەوە و لەو جەلسەیە کە لە حەنانەش کردی لەگەر 73 پەرلەمانتارەکە پێشی گوتن کامە جەلسەی خواحافیزیە و
ئیتر بەو شێوەیەکەوە بەشداری ناکەین لەگەر ئەو فاسیدانە و داواشی کردکەوە خۆیان ئامادەکەن بۆ هەڵبژارنی داهاتوو ئەگەر بێت و لە هەڵبژارنی داهاتوو بەشداری بین. بۆیە تا ساتەی ئێستا هەموو ئیتیجاهەکان بەوەیە کە پاشگەزبوونەوەی تێدا نییە، بەڵام لە سیاسەتی عێراقیش وەکو ئینگلیز دەرێ نەبە سەی نەبر، ناتوانین بڵێن قەت نابی. زۆر باشە دکتۆر فەرات، لە هەمان کاتدا ئەگەر کۆمەڵێک یاخود با بڵین ژمارەیەک پەرلەمانتار جێگەی ڕوتی سەدر بگرنەوە لا پەرلەمان پێگەنانی حکومەتی نوێی عراق بەبێ کوتلەی سەدری بێت کە دەزانین جوڵاندنی شەقامی عراقی بەردەوام لەسەر دەستی مقتەدا سەدر و کوتلەی سەدری بووە. ئەمە تا چەند پشێوی دروست دەکات ئەگەر بەبێ ئەوان حکومەتی نوێی عراقی پێک بهێنرێت. جارێکی تر هاوڵاتیان تا ئێستا زۆربەی داخوازیەکانی هاوڵاتیان جێبەجێ نەکراوە، خواستەکانیان جێبەجێ نەکراوە، ئەمە جارێکی تر هاوڵاتیان ناهێنێتەوە شەقامی عراقی پشێوی تێ ناکەوێتەوە. توقع هەیە، بەڵام ڕوتی سەدر لە دوای تەشکیلی حکوومەت ناتە سەر شەقام، چونکە کشانەوەکەی لەسەر ئەساسە نییەکەوە حکوومەتی نوێ نابی تەشکیل بکرێ، بەڵکو دەرێ بڕۆن تەشکیلێکەن و بزانین چیتان پێ دەکرێت و خۆشیان ئامادە دەکەن لەوەی ڕەنگە تەوقعی ئەوانەوەیەکەوە حکوومەتەکە سەر نەگری، بەڵام ینی ڕەچاو ناکرێتن کە لە داهاتۆکی زوودا بێنە سەر شەقام، بەڵکو خۆیان کەنارگیر دەگرن و هەموو احتیمالەکانی ژەوەیە کە سەید مقتەدا ڕەنگە بۆ ماوەیەک دوور دەکەوتەوە، ڕەنگە دەچێتەوە بەر خوێندن و بۆ تەواوکردنی خوێندنی حەوزەیی بۆی بتە مەرجع. دوایە ڕەنگە دوای چەند مانجێک یا ساڵێک ئەو کات ئەگەر بێت و شەقام دووبارە هەڵستێتەوە و مزاحرات دەست پێ بکە، ئەو کات ڕەنگەوانیش بێنەوە سەر جادا، بەڵام لە داهاتوەکی نزیک تەوقع ناکرێت کە ئەو کارە ڕوو بداتن. زۆر باشە دکتۆر فەرات، باسمان لە پێگەنانی حکومەتی نوێی عراق کرد. دەمەوێت بزانم لە ئێستادا بڕیارەکانی دادگای فیدراڵی کە لە مانگی دووەوە بڕیارەکانی دادگای فیدراڵی سەبارەت بەوەی کە لە ئێستادا هەم حکومەتی هەرێم ناتوانێت هەرێم بە شوێک ناتوانێت بە مەلەفی نەوت و گازەوە مامەڵە بکات. لە ئێستاشدا وەزیری نەوتی عراق دەڵێت دەبێت ئەو کۆمپانیانی کە گرێبەستەکانیان یاخود لە ئێستادا لە هەرێم کار دەکەن کارەکانیان تا 3 مانگ ڕابگرن. پێی دەچێت لە ئێستاشدا هەم وەزیری سامانە سروشتەکانی هەرێم دەڵێت دەمانوێت لە ڕێگەی گفتوگۆوە گرفتەکان چارەسەر بکەین. خوێندنەوەت بۆم بابەتە چییە؟ هەڵبەتە دەگەڕێتەوە سەر گفتوگۆکانی تشکیلکردنی حکوومەت، ئایا کورد چۆنچۆنی بەشداری دەکە، ئایا بە یەک جەبهە دەچن یا خود بە جیاجیا دەچن. تا ئێستا کە کورد لەسەر 3 ڕەودا بەش بووە، پارتی دیموکراتی کوردستان کە لەگەر تەحالوفی سیانی بوو، یەکێتی نیشتیمانی کە لەگەر چوارچێوەی هەمانجی بووە، نەوەی نوێ و حیزب ئیسلامیەکانیش کە بێلایەن یا خود تا ڕادەیەک معارەزەمانەوە بەبێ خۆیان بە هیچ لایەکدا هەڵپەسێرن. ئیتر لەسەرەوە ساسە ئەگەر هەر بەو سێ بەشیە و بەو پەرتەوازیە بمێننەوە، ئەو کات بەڕاستی زۆریان پێ ناکرێت و احتیمادیش دەکا کام حکوومەت دێتە ئارا و چێ دەفتە سەرۆک وەزیران. ئەگەر بێت و سەرۆک وەزیرانێکی تۆندڕەو بێ، ئەو وەزعی هەرێم خراپ دەبی. ئەگەر بێت و یەک کەچی میان ڕەو بێ و بێوێ کە دڵی کورد ڕازی بکە و مفاوەزاتیان لەگەر بکە، ئەو ڕەنگە بۆ بیدایەت عەلە الەقەل بەرەو گفتوگۆ دەچی. ئەو تەسریحەی وەزیری سامانە سروشتیەکان کە دڵێ بە گفتوگۆ چارەسەری دەکەین تەسریحەکی باشە و لەو باوەڕدام کە خۆشحاڵی بەغدای لێ بکەوتەوە، بەڵام لە نهایەت مەلەفی نەوت مەلەفێکی سیاسیە، دەبی بە مفاوەزاتی سیاسی کۆتایی پێبێ یا خود حەلی بۆ بدۆزرێتەوە. ئەو حەلەش بەڕێی من زیاتر لە دەستی کوردە نەک لە دەستی لایەنەکانی تر. کورد دەبی بە یەکدەنجی و پێکەوە بچن بەرەو بەغدا، پێویست دەکات دوو حیزبی دەسەڵات هەموو لایەنە سیاسیەکان کۆکاتەوە و بە یەک ئاراستە بەرەو بەغدا بچن، نەک بە ئاراستەی جیاواز، چونکە چارەسەری کێشەکە لە دەستی هەرێمە و ڕەنگە مستەقبەلی هەرێمیش لەو بابەتە لەسەر مەحەکە. ئیتر دەرچوونی ئەو بڕیارەی محکەمەی ئیتیحادی دەستی باڵای داوەتە حکوومەتی فیدرال کە سبەی ڕۆژێ دەتوانێت نەک لە هەرێم بەڵکو لە دەرەوەی هەرێم لە دەرەوەی عێراق ئەو کۆمپانیا نەوتیانەی کە کار لە هەرێم دەکەن، ئەو کۆمپانیا نەوتانەی هەرێمی نەوتی هەرێم دەکڕن، دەتوانی بە دوایاندا بچی و ڕێگەیان لێ بگری لە ڕێی یاسا. ئەو کاتیش هەرێمی کوردستان مووقفی زۆر زعیف دەبی.
باشە کەواتە دەتوانێت ئەو کارانە بەرامبەر و کۆمپانیا نەوتیانە بکەن کە لە عراقدا هەیە یاخود لە دەروی عراق بەیان لە دەروی هەرێم بێکار بکەن ئەوان دەتوانن هەر ڕێکارێک بێ بیگرنەبەر ئەوان دەتوانن بە تایبەتی ژەوان دوو شەریکەی زۆر گەورەی مەحاماتیان بەکرێگرتووە کە لە عالەمیان ناسراون و تواناشیان هەیە بڕیارەکەی دادگای فیدرال ئەو بڕیارە لە هەموو محکەمەکانی دنیا دەیخوا و دەتوانن چونکە پێشتر کە لە محکمەی بریتانیا حکومێکیان دەرکرد بۆ لە ساڵحی هەرێم ئەو کاتە مەسلەی تەفسیرکردنی دەستور لە مادەی 11 و 12 هێشتا یەکلا نەبووبەوە بۆیە حاکمەکەی لە بریتانیا لەسەر ئەوەی خۆی کە گوتیە من وا هەز دەکەم کە حەقی هەرێمە دەتوانێت کار لە نەوتکە بەڵام ئێستا کە دادگای فیدرال بڕیاریدا هیچ محکمەیەک لە دنیا ناتوانێت بێت تەفسیر بۆ دەستوری عێراق بکات چونکە محکمەی اتحادی باڵاترین دەستگایە بۆ تەفسیری دەستور و ئەو مادەی تەفسیر کرد ئێمە ئەگەر چی ناڕازیش بین لەو تەفسیرە ئەگەر چی بڵێن دژی دەستورە ئەگەر بڵێن سیاسیە بەڵام حاکمێک لە دەرەوەی عێراق لە بریتانیا لە فەرەنسا لە ئەمریکا لە هەر وڵاتێک بی ئەو لەگەر وەرەقە تعامل دەکات کاتێک کە بڕیاری محکمەی فیدرالی بێتە بەردەست هەر ئەوە دەخوێنێتەوە بەڕاستی و بۆیە لە مووقفی قانونی ئەو شەریکاتانێک کە حکوومەتی بەغدا بێوێ بە دوایان بکەوی مووقفیان زۆر زەعیف دەبی و لەسەر ئەوە ساسەش ئەوان ناتوانن بچن بەرامبەر کەیسێکی ئاوا ڕاپۆستن باشە دکتۆر فەرهاد ئەگەر دادگای فیدرالی بە دوای ئەم بڕیارانەدا بڕوا و لە ئێسادا و کۆمپانیا نەوتیانە تەواو کارەکانیان ڕابگرن هەرێم ڕوبەڕووی چ دۆخێک دەبێتەوە بەس تەصحیحێک دادگای فیدرال بە دوایاندا ناڕوە دادگای فیدرال بڕیارێکی داو تەواو بوو ئێستا کاری حکوومەتە بە دوای کە ئەو بڕیارە جێبەجێ بکە و بە دوای بکەوێ ئەگەر بێت و حکوومەتی فیدرال بێوێ کە ئەو کارە بکە ئەو کات وەزعی ئەو شەریکانە ڕەنگە قرس دەبی و حکوومەتی هەرێمیش ڕەنگە اختیارەکانی زۆر کەم دەبیتن تەنانەت ئەو ڕۆژە وەزیری مالیەی فیدرال باسی ئەو بابەتەی کرد و زۆر بە سەڕێحیش گوتی کە ئەگەر بێت و حکوومەتی فیدرال بە دوای و کۆمپانیانەدا بچی زۆر کەمیان دەتوانی کار لە هەرێم بکە و تەنانەت فرۆشتنی نەوتیش ڕەنگە ئیلا دەبی بەڕێ قاچاغەوە هەرێم بتوانانی نەوت بفرۆشی کەواتە حکوومەتی بەغدا زۆر ئاگای لێ لەوەیکەوە دەتوانن چی بکەن و تەنانەت تاوتوێشیان کردووە لە بینی خۆیان لایەنە سیاسیەکان زۆر ئاگایان لەیە بەڵام تا ئەو لەحزەی ئێستا زۆر بەتوندی بە دوایدا ناچن چون کاروە گوتمان ئەوە بابەتێکی سیاسیە و پێویستی بە مفاوەزاتی سیاسی هەیە لەو کاتەش پێویستیان بە مفاوەزاتە لەگەر کورد بۆیە ئێستا پێویستە کە کورد بە یەکدەنجی بستە بەغدا بە یەکدەستی بستە بەغدا و پێشەوەی بستە بەغداش لە هەرێم دانیشن و لە هەرێم ناتەباییەکانیان یەکلا بکەنەوە ئەو کێشانێک کە هەیە یەکلایکەنەوە ئەو کات بە یەک ڕوانگە و بە یەک بۆ چوون بچن بۆ بەغدا زۆر باشە دکتۆر فەرهاد سەبارەت بەوەی کە دەڵێیت بە یەک لایەن یاخود لە پێشدا لە سەرەتادا لە هەرێم تەواوی لایەنەکان یاخود کۆ ببنەوە ڕێکەوتن هەبێت لە سەرەتادا نەوەی نوێ پاکێجێکی هەبوو کە هەمویان بەم پاکێجە لایەنە سیاسیەکان بانگێش کرد کە بەم پاکێجە بچنە عراق کە لە بودجە لە موچە لە ڕێخستنەوەی هێزەکانی پێشمەرگە ناوچە جێناکۆکەکان لەم بابەتانەدا خۆی دەبینیەوە بەڵام هیچ جێکێک لە لایەنەکان هەرێکە و بەجیا کە خۆی چووە لای حکوومەتی عراقی و لەوێ کۆبوونەوەکانیان ئەنجامدا ئەگەر بەم پاکێجە بچوونایەتە لای حکوومەتی فیدرالی کۆبوونەوەکان ئەنجام بدرایە تا چۆن لە بەرژەوەندی کورد بوو بۆ کورد باشتر نەبوو ئەو پاکێژەی باسی دەکەی حەفتە خاڵەکە بوو کەنەوەی نوێ خستی ڕوو ڕەنگە زۆر بابەتی ناعەمەلی تێدا بوو ڕەنگە لایەنێکی مزایدەی سیاسی تێدا بوو و لە هەمان کاتیش دەستبادان بوو زیاتر لەوەی کەەوە مبادرەبی بۆ حەلی مۆزۆع کێشەیەک بوو کە نەوەی نوێ بۆ زیادبوونی شعبیت لە هەمان کاتیش بۆ زیاتر ئەوەی کەەوە کە زەخت لە هەردوو لایەن بکە ئەو پاکێجەی خستە ڕوو کە ڕەنگە هەندێک بابەتی مثلا مادەی 140 علاقی بە کورد نییە مادەی 140 کە داوای حلبوونی دەکرد مادەی 140 مادەیەکە لە 2005ەوە جێبەجێ نەکراوە و جێبەجێکردنەکەشی لە دەست حکوومەتی فیدرالە نەک لە دەست کورد کات و بێ داوای جێبەجێکردنی مادەی 140 دەکەی لە حەفتە خاڵەکە بۆ نمونە یعنی لێرە یەکلاکردنەوەی کێشەکان ئەوەیەکەوە مزایدە نەمینێ بەڵکو هەموو لایەنەکان دانیشن بەیەکەوە بە فعلی کە بێن دانیشن ئەو بابەتە باز بکەن و ئەو کێشانەی کە لە هەرێم هەیە دیارەکەوە خەڵکی هەرێم بێزارە خەڵکی هەرێم کێشەی زۆرە
لایەنە سیاسیەکان لە ناو یەک کێشەیان زۆرە حیزب ئیسلامیەکان ناڕازین نەوەی نوێ مەشاکلی هەیە لەگەڵ لایەنی دەسەڵات پارتی و یەکێتی مشکلیان زۆرە لە بینی یەک ئەوانە هەمووی دەبی یەکلا ببتەوە و بەڕاستیش ئەو باڵەکە دەکەوێتە ئەستۆی پارتی بە دەرەجەی یەک و یەکێتی بە دەرەجەی تو ئەو کات بە دەرەجەی شەستەر حیزبەکانی تر لەو بابەتە هیچ لایەکیان بێ تاوان نین بەڕێی من یاوە خود ئۆباڵیان هەمویان ئۆباڵیان پاک نییە لەو شتا کە مەسئولیەتەکە دەبی مەسئولیەتی هەموو لایەک بی و هەمووشیان بە یەک ڕۆح و بە یەک نەفسیەت کە داخلی ئەو کۆبنەوە بن بۆ چارەسەر چونکە لە نهایەت هەرێم هەرێمی هەمووانە یەک لایەن نییە و ئەگەر کێشە و نەهەمواری تووشی هەرێم بوو هەر هەمویان توش دەبن هیچ لایەنێک بە تەنها توش نابی. بەڵێ باشە دکتۆر فەراد ئەو لە یەکێک لە خاڵەکان یا باسی لەوە دەکرد کە تەواوی لایەنەکان داوای پشکی هەرێم بکەن لە 65 کورسی پەرلەمان پێکەوە داوای پشکی هەرێم بکەن یاخود هەر لایەنە و بەجیاب داوای ئەو پشکە بکات. ئەرۆ گوتم بۆیە پێویستە بە 65 کورسێکەوە بچن 65 کورسی قورسایەکی یەکجار زۆری هەیە ئەگەر بێت و ئێستا ئەو 65 کورسیە ڕەنگە کەمترە 65 نییە بەڵام هەموو کورسیەکانی کورد با بڵێن ئەگەر بێت و بەیەکەوە بڵێن ئێمە بەشداری ناکەین ئەگەر مافەکانمان جێبەجێ نەکرێ ئەو ڕەنگە زۆر بە ئاسانی بتوانن 110 ئەندام پەرلەمانەکە جێبەجێ بکەن بۆی کەەوە ڕێگر بن لە هەڵبژانی سەر کۆمار تەنانەت ئەگەر مقاطعی عملی سیاسی بکەن ئەو کات مشکلەی گەورە دەبی لە بەغدا ینی دەتوانن فشارێکی زۆر بهێنن بۆ سەر بەغدا بەڵام بە شەرتێک کە لە بە یەکدەنجی بچن و یەک ڕابن لە بەغدا نەک بە پەرتەوازەی کە بە پەرتەوازەی چوون خوردیان کردنەوە ئەو کات بەڕاستی هەر لایەنێک مقاطع بکە قیمەتی نییە بەبێ ئەوانی تر دەچن بۆ تشکیلی حکوومەت و لە 2014 و لە 2010 بینیمە کەەوە حکوومەت تشکیل بوو مەسەلەن لە 2010 دوو وەزیرەکەی پارتی دوای 3 مانگ بوونە وەزیر حکوومەت تشکیلش کرا و بەڕێکەوتیش و مشکلەشیان نەبوو و کورد تەنانەت لە بەشەیان هەر لە قاعەکەش نەبوو بۆیە پێویستەکەەوە بە یەکدەنگ بچن لەسەر ئەوە ساسەش بۆ ئەوەی بتوانن کەەوە ئەوەی کە دەکرێت بە باری سیاسی یەکلای بکەنەوە لەگەر لایەنە سیاسی عێراقیکەن. بەڵێ دکتۆر فەرهاد ئەم جارە زۆر ڕەخنە لە نێوماڵی کورد دەگیرێت دەڵێن هیچ کاتێک وەکو ئەم جارە و ئەم کابینەیە نێوماڵی کورد ئەم پەرتەوازەی بەخۆیەوە نەدیوە پێ دوایە بۆچی بەم شێوەیە هەر لایەنە و بەجیە دانیشتەکانی خۆی و کۆبوونەوەکانی خۆی ئەنجام دەدا و بەم شێوەیە پەرتەوازە بوون خۆی تەراکماتەجی زۆر هەیە لەو بابەتە پەرتەوازەیەکەش بەس ناوماڵی کورد پەرتەوازە نیە لایەنەکانی تریش پەرتەوازەترن بەڵکو ماڵیشی ئاخراپترە کە دێتە سەر پەرتەوازەیی بەڵام ئێمە کە باسی کورد دەکەین تەراکماتی چەند ساڵی ڕابردووە یەکێتی لە ناو خۆی کێشەی گەلک زۆری هەبوو تر ئەو کێشانە وردە وردە تەسیری لەسەر ئەدای سیاسی یەکێتی کرد پارتی ئێستاکە تووشی ئەویانیش تووشی کێشەی زۆر بوونە لەگەر لە نێوان خۆشتا تەنانەت بۆ چوونی جیاواز ئێستا پێیا بووە و ئەو علاقەی بینی پارتی و یەکێتی علاقەیەکی ناتەبایە ئەو زمانە بە تایبەتی کە لە دوای 2017 و ماسەلەی ئۆکتۆبر و ئەوانەوە لەو کاتەوە علاقاتی یەکێتی و پارتی نەگەیشتۆتەوە ئاستی جارانی ئەوەش تەسیری زۆری بووە لەوەی کەەوە ئەو پەرتەوازەیە زیاتر قوڵتر ببێتەوە تەنانەتی ڕوانگەی سیاسی لە نێوانیان جیاوازە پارتی فترەیە کاتە سەرەوەی کەەوە دەیویست کە بڵێ من زۆرینەم و بە حکمی زۆرینە من پۆستەکان هەموو بۆ من دەبێت کە پێشتر بەوی تیجاهە و بە ڕوحیەتە تەعاملی نەکردووە راوانە هەمووی سەبەبن بۆ ئەوەی ئەو پەرتەوازەیە قوڵتر ببێتەوە و بەلایانی ئەولادا بڕۆن. باشە دکتۆر فەرهاد دوو حزبی دەسەڵات وەکو یەکێتی و پارتی کە دەبوو ئەوان تەواوی لایەنەکان کۆبکەنەوە بەڵام تا ئێساوان خۆیان لەسەر کاندیدێک بۆ پۆستی سەرۆکۆمار ڕێنەکەوتون پێم وابێت کامەش زۆربەی خوێندنەوەی چالاکەوان هەم شارەزایانە بۆیە لایەنەکانیش هەچ کەسە و بەجیاکەوان چاوەڕێی ئەمانیان نەکرد کە ڕێر ناکەون یاخود یەکلایی نابنەوە چوونە بەغدا و هەچ کەسە و بە داواکارێکی خۆی نەخۆت ڕاستە ئەوان تا ئێستا نەگەیشتونەتە نەتیجە و ئەوەش نەتیجەکەیتی یعنی نەگەیشتونەتە پێکاتن ئەوەش نەتیجەکەیتی کە کورد لە هەر جەولەیە و دۆڕانێکی نوێ تەسجیل دەکات تەنانەت ئێستاکە قەوارەی هەرێم و هەموو بژێوی هەرێم لە خەتەردایە بۆ ئەوەی کە پێشتر باسمان کرد مەسەلەی نەوتور قەرارەکەی محکەمەی فیدرالی ئەوان بۆیە دەبی پێک بێن
و پێکنەهاتنیشان تا ئێستا زەرەرێکی زۆری لە کورد داوە و لە خۆشیان داوە. یعنی ئەتە ئەو کاتێک کە هەولێر موشکباران دەکرێت چێ دڵی پێخۆشە بە قازانجی کام لایەنە. ینی بەڕێی من یەکێتی پێش پارتی زەرمەندە لە موشکبارانی هەولێر. نەوەی نوێ پێش ئەوانی تر زەرمەندە لەوەی کەەوە لە سلێمانی کورد تیرۆر دەکرێتن بە درۆن و بە لێدان. ینی ئێستا هەموو هەرێم لەژێر خەتەردایە. ئەوەش سبب ئەساسیەکەی ئەوەیە کە کورد ضعیف بووە، ضعیفەکەشی مووقفی سیاسی لە بەغدا ضعیف بووە، پێگەی ضعیف بووە کە ئێستاکە ناتوانن جاران کە دەیانتوانی مەلیک دروستکەن، ئەوان دەیانتوانی ڕئیس وزەرا دانێن، ئەوان دەیانتوانی ڕئیس وزەرا بگۆڕن، ڕئیسی پەرلەمان. ئەگەر لەبیرمان بی جعفەری سببی ئەوە بوو کورد بوو کە نەبەوە جارێشتر نەبوو ڕئیسی وزەرا. محمود مەشهەدانی کورد بوو کە ئیسراری کرد کە دەبی وەکو ڕئیسی پەرلەمان لا بچی. ئەو کاتانە کورد دەیتوانی خەڵک تەنانەت لە پۆستی سەرۆکایەتی لا ببە، ئێستاکە ناتوانانی وەزیرێکیش دانێ. سەبەبەکەش چی؟ ئەو ناتەباییەیە جار لەسەر مەسلەی سەرۆک کۆمارەیە لەسەر بابەتەکانی تری ناو هەرێمە. زۆر باشە دکتۆر فەرات، کەواتە پێ دوایە ئەم دۆخەکەی کۆتایی پێدێت چەندی تری دەوێت؟ ئاکێن ئەو لایەنانەی کە کۆتایی بەم دۆخە دێن و ئەم دۆخە چەقبەستویە کۆتایی دێت و حکوومەتی نوێ عێراق پێدەهێنرێت و کۆتایی بە کێشە و گرفتەکان دێت؟ تەوقعەکان ئەوەیە کە دوای تەوابوونی پشووی پەرلەمان دەگەڕێتەوە سەرکاری خۆی، ڕەنگە یەکەم جەلشەس بۆ ئەوە دانێن ئەگەر بێت و پێشتر پەرلەمانتارە نوێیەکان سوێن نەخۆن، ئەوە لە یەکەم جەلسە دەبتە بۆ سوێن خواردنی پەرلەمانتارەکان و دواتریش ڕەنگە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە نزیکترین کات جەلسەی هەڵبژاردننی سەرۆک کۆمار دەبی. کورد لێرە دوو اختیاری دەبی، یاوەتە بە یەک کاندید دەڕۆن ئەگەر بێت یەکێتی و پارتی بگەنە نەتیجە، یا خودەگەر نەگەیشتە نەتیجە و هەر لایەن مصربی لەسەر کاندیدەکەی خۆی ئەوە وەکو 2010 بە دوو کاندید داخلی پەرلەمان دەبن، ئیتر لایەنە عێراقیەکان یەکلای دەکەنەوە چێ دەبتە سەرۆک کۆمار و هەر کەسێکیش ببتە سەرۆک کۆمار ئەوە بە ئیتیفاق لەگەر لایەنە شیعەکان تەکلیفی کاندیدێکی شیعەکان دەکات بۆ بتە سەرۆک وەزیران و حکوومەتی نوێ تشکیل دەبی. و هەموو تەوقعەکان وایە کە زۆر بەپەلا ئەو کارە ڕووبدا دوای هاتنەوەی پەرلەمان بۆ سەرکار. بەڵێ سپاس بۆ بەڕێز دکتۆر فەرات ئەلادین، سەرۆکی ئەنجومەنی ڕاوێژکارانی عێراق لە ناوینی ڕۆژ لەگەڵ ماوەی دووبارە سپاس بۆ بەشداریکردنت. سپاس بۆ باش. بەردەوام دەبین.